34 ساڵ بەسەر ڕاپەڕینی خەڵکی شاری کەلار و ڕزگاربوونی لە ڕژێمی بەعزدا تێپەڕ دەبێت. هاوشێوەی شار و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان لە نۆی ئاداری ساڵی 1991 خەڵکی شاری کەلار دژی ڕژێمی بەعز ڕاپەڕین و شارەکەیان ئازاد کرد. ڕاپەڕینی گەلی کورد بە یەک دەنگ بوو ڕاپەڕین، دیکتاتۆری لە گۆڕنا 100,000 جار ئافرین، مێژوویەکی تۆمار کرد، جوانترین مێژووی زێڕین، دەبێ ئێستایش یەکدەنگ بین، هەر بە یەکدەنگی بژین، هەموو شت بەدەست تۆیە، ئەی خوای ڕەب العالەمین. چۆن ڕاپەڕینەکە دەستی پێکرد؟ سەعات تقریباً پێم وابێ لە 9:30 دەستی پێکرد ئەو ڕاپەڕینە. منیش هاتمە سەر جەعدەکە ئەو کاتە، جوندیەک چەکێکی پێبوو، هەتا چەکەکەم لێسن، وەڵڵای سەش هەیە، ئارێ وەڵڵای سە کۆمەڵێک ئەیخوا و کۆمەڵێک بۆ خۆی هەلە دواوە، بەڵام هیوادارم چاک بێت ئینشاءڵڵا. ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 لە کوردستان ئامانجلی کۆتایی هێنان بەستەم و دەسەڵاتی ڕژێمی بەعس و بنیاتنانەوەی قەوارە و دەسەڵاتێکی دادپەروەر بوو. بەڵام بەشداربوویەکی ڕاپەڕینەکەش بە نیگەرانیەکی زۆرەوە باس لە ئەنجامەکانی دەکات. والله ئەگەر ئەم مەسوولانە بەڕاستی بیر نەکەنەوە لە مۆزع، بیر نەکەنەوە لە خۆیان و بیر نەکەنەوە لە ملەتە، من وای ئەبینم کە خەڵک دووبارە ڕاپەڕین بکەن. لەبەرەوەی ئێمە ڕاپەڕینمان عەلە ئەساس بەناو ڕاپەڕینمان کرد وایە زاڵمێک لە ناو دەین، بەڵام ئێستا دەیان زاڵم لەم ساحە هەیە و تەعدا لە خەڵکەکەن. جا داواکەم لە هەموو مەسەن بەرپرسان ئەوانەی کەوا سەوتی ئێمەی پێگا خۆیان چاکەن و ئەم ملەتەیش کەم هین بکەن، عەزیەت بکەن. بەڕاستی خەڵک گەشتێتە مەسەڵەوادانە وەکو چۆن مەسەلەی کوردیڵێ گەشتەتە کونەلووتم، خەڵک گەشتەتە کونەلووتی بەڕاستی. ستەم دەرحەق بە خەڵکی هەرێمی کوردستان لەلایەن ڕژێمی بەعسەوە هۆکاری سەرەکی ڕاپەڕینی ساڵی 1991 بوو. ئێستا دوای 34 ساڵ یەکێک لە دەرئەنجامەکانی ڕاپەڕین دروستبوونی ستەم و چەوساندنەوە و بێمافیە لە حکوومەتی کوردیدا. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.